وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر نەناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان هاتە دەنگ و دەڵێت بەغدا بیانووی جیاواز دەگرێت و میدیاکانیش چەواشەکاری دەکەن. ماوەی 52 ڕۆژە فەرمانبەران و هێزەمنیەکانی هەرێمی کوردستان موچەی مانگی حەوتیان وەرنەگرتووە و وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمیش لە ڕاگەیاندراوێکدا جەخت دەکاتەوە. بەردەوام بیانوەکانی بەغدا زۆرتر و جیاوازتر دەبن سەبارەت بە ناوی دووبارە لە نێو لیستەکانی موچەخۆرانی هەرێم. وەزارەتی دارایی دەڵێت دوای بەدووادا چوون دەرکەوتووە ناوەکان هیچ کێشەیەکی یاساییان نییە و بەپێی یاسا دۆسی تەواویان هەیە. بەڵام بەغدا بیانوو بەو کەسانە دەگرێت کە سوودمەندن لە هاوکاری چاودێری کۆمەڵایەتی و لە جیاتیەوە هاوکاریە بیانوو بە موچەکانیان دەگرێت. سەبارەت بە پرۆسەی بایۆمەتر وەزارەتی دارایی ئاماژە بەوە دەکات کە بە ڕێژەی 100% بایۆمەتری بۆ موچەخۆران و خانەنشینان نەکراوە. ئەماش بەهۆی هەندێک هۆکاری جیاواز و حکوومەتی فیدرالیشمان لەو پرسە ئاگادار کردووەتەوە و لە شوێنی بایۆمەتری پشت بە کارتی نیشتیمانی و بەڵگە فەرمیەکانی دیکە بەسراوە. حکوومەتی فیدرالیش باش لەمە ئاگادارە. وەزارەتی دارایی نووسیوێتی ئەو تاوانانەی دەخرێتە سەر حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی ناڕەوا و دوورن لە ڕاستی. ئەوان کاری خۆیان تەواو کردووە بەڵام بەغدا بە چەندین بیانووی جیاواز موچەنانێرێت. لە کۆتایی ڕاگەیاندراوەکە وەزارەتی دارایی موچەخۆرانی هەرێمی کوردستان سەرپشک کردووە و دەڵێت موچەخۆران و خانەنشینانی هەرێمی کوردستان خۆتان قەزاوەت بکەن کێشەکە ئیداری و دارایی و ژمێریاریە یاخود کێشەکە سیاسیە.